سڵاو بەڕێزان باس لە ڕێگەی گەشەپێدانی ستراتیجی دەکەین کە لە سەردانەکەی ڕەزەبتەی بەردەوغان سەرۆکۆماری تورکیا بۆ عێراق لە 22 چوار باسی دەوەکرا و یادا شتێکی لێکتێگەیشتن سەبارەت بە پرۆژەکە لە نێوان ڕەزەبتەی بەردۆغان و سوودانی واژۆ کراوە هەروە هەرێک لە ئیمارات و قەتەریش بەشداریان کردووە لەو یاداشتە بۆ ڕێگەی گەشەپێدان دیارە ڕێگەی گەشەپێدان کە ڕێگەیەکی ستراتیجیە و عێراق دەکات بناوەندێکی گرنگی ئابووری و بازرگانی و گواستنەوەی کاڵاکان ئێستا لە قۆناغی نەخشەداناندایە تاوەکو ئێستا پرۆژەکە نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەکەوتنە بواری جێبەجێکردنەوە بەیاخێکی گەورەی بۆ عێراق دەبێت بەڵام پەراوێزخستنی هەرێمیشی لێ دەکەوێتەوە بە تایبەتی خاڵی سنووری ئیبراهیم خەلیل دەخینکێنێت ئەگەر پرۆژەکە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە باز لە وردەکارەکەی دەکەین دیارە ڕێگەی گەشەپێدان لە بەندەری فاوی گەورە لە بەسراوە لە پارێزگای بەسراوە دەست پێ دەکات تاوەکو سەرسنووری تورکیا فیشخابور لە سنووری عێراق هەرێم و لە سنووری تورکیاشەوە گوندی ئۆڤاکۆی دیارە ڕێگەی گەشەپێدان عێراق بە تورکیا دەبەستێتەوە لە ڕێی تورکیاشەوە بە وڵاتانی ئەوروپا بۆ هاوردەکردن و هەروە هاوردەکردن و هەناردەی کاڵا و ئاڵگۆڕی بازرگانی بە سنتەری دە پارێزگای عێراقدا تێدەپەڕێت لە بەسرا لە ناسریە لە دیوانی لە سەماوە لە نەزەف لە کەربەرە هەروە لە بەغدای پایتەخت لە سامەڕا لە تکریت لە دەچێتەوە مووسڵ دواتر دەچێتە ڕەبیعە ئەوەی کە تێبینێ بە ناوەندی هیچ پارێزگایەکی هەرێمدا تێناپەڕێت بەڵام بەدە پارێزگای عێراق وا دیزاین کراوە کە تێدەپەڕێت و درێژەکەی 1200 کیلۆمەترە ئەوەی کە دەکەوێتە خاکی هەرێمەوە بەشێکی کەمە لێرە لە سنووری زاخۆ کە نزیکەی 12 کیلۆمەتری دەکەوێتە خاکی هەرێمەوە لە 1200 کیلۆمەترەکە بەڵێ بینە سەر تێچووی پرۆژەکە وەکو ئاماژەمان پێکرد کە پرۆژەکە تاکو ئێستا هیچ بودجەیەکی بۆ تەرخان نەکراوە لەبەرەوەی کە لە قۆناغی نەخشەداناندایە تێچووی پرۆژەکە 17 ملیار دۆلارە و هێڵی شەمەندەر دەفەر لە خۆی دەگرێت ئەم هێڵە بڵێن هێڵە سپیەکە هێڵی شەمەندەفەر کە هەم هێڵێکی شەمەندەفەر بۆ گواستنەوەی گەشتیاران و هەم هێڵێکی شەمەندەفەریش بۆ گواستنەوەی کاڵاکان واتە هێڵی شەمەندەفەرەکە دوو هێڵی ئاسنینە کە بودجەکەی 10 ملیارە 10.5 ملیار دۆلارە و ڕێگەی خێرای وشکانیش لە خۆ دەگرێت ڕێگەی خێرای وشکانی کە ئەمیشیان لە فاوەوە دەست پێ دەکات بۆ سەرسنووری تورکیا کە بەدە پارێزگای عێراقدا تێدەپەڕێت کە 6 ملیار 6.5 ملیار دۆلار تێچوەکەی دەبێت بەڵێ بینە سەر قازانجی ساڵانەی ئەگەر ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە قازانجەکەی بۆ عێراق چی دەبێت لە گواستنەوەی کاڵا و شتوماک 4 ملیار دۆلار قازانجی عێراق دەبێت هەروە 850 ملیۆن دۆلاری گەشتیاران واتە ساڵانە زیاتر لە 5 ملیار دۆلار عێراق قازانجەکە بەکەوتنە بواری ئەم پرۆژەیەوە 100,000 هەلیکاریش دەرەخسێنێت پرۆژەیە کراوە بە 4 قۆناغە وا بڕیارە قۆناغی یەکەمی لە 2028 تەواو بکرێت هەروە قۆناغی دووەمی لە 2038 قۆناغی سێمیشی لە 2050 بینە سەر گواستنەوەی شتومەک ساڵانە 3.5 ملیۆن کۆنتێنەر بێت هەروە 22 ملیۆن تەن کاڵا دەگوازێتەوە 15 ملیۆن سەرنشینیش بە هێڵی ئاسن شەمەندەفەر لەگەڵ ڕێگەی وشکانی دەگوازرێتەوە بینە سەر تێچووی بڵێن ماوەی گواستنەوەی کاڵاکان لە ڕێگەی گەشەپێدان کە بە عێراقەوە دەچێتەوە بۆ تورکیا و بۆ وڵاتانی ئەوروپا گواستنەوەی کاڵاکان 25 ڕۆژی دەبێت هەروە نۆکەندی سوێس کە دواتر لە نەخشەی دواتر ڕوونی دەکەوێت 35 ڕۆژ دەبێت و ڕێگای ڕەس ڕەجا ساڵح 45 ڕۆژ کە دەچێتەوە باشووری ئەفریقا کە واتە بۆ وڵاتانی کیشۆری ئاسیا کە دەکەونە ئەم بەشەوە تێچووەکە کەمتر دەبێت ئەگەر لە ڕێگەی گەشەپێدانەوە بێت بە 25 ڕۆژ دەبێت بۆ نمونە ئەگەر بچینە نەخشە بەم شێوەمە نەخشەی گواستنەوەی ئەو ڕێڕەوە ئاویانەیە کە لە نێوان وڵاتان هەیە کەم بەشە بەشی کیشۆری ئاسیایە ئەوروپایە ئەمریکای باکوور ئەمریکای باشوور هەروە ئەفریقا دیارە ئێستا بەشێکی زۆری لە ڕێگەی نۆکەندی سوێسەوەیە بۆ وڵاتانی ئاسیا
یاخود لە ڕێگەی ڕەس و ڕەجا ساڵح لە باشووری ئەفریقا کە لێرە 45 ڕۆژی پێرەچێ بۆ نمونە گواستنەوەی کاڵاکان بۆ وڵاتانی ئاسیا بەتە بن وڵاتێکی وەکو مالیزیا وەرگین کە هەم لە ڕووی کاتەوە زۆر دەخانێ هەم لە ڕووی تێچوونیشەوە زۆر دەخانێ دەبێت بچێتەوە باشووری ئەفریقا بۆ نمونە بۆ وڵاتانی ئەوروپا دواتێت گەروی جەبەل تاریق دەریای ناوەڕاست دوایی وڵاتانی ئەوروپا بامان شێوەتەوە بۆ کیشوەری ئەمریکای باکوور و ئەمریکای باشوور و نەوکەندی سوێسیش لێرەوە نەوکەندی سوێس بەڵام ئەگەر ڕێگەی گەشەپێدان سەر بگرێت ئەو کاتە گواستنەوەی کاڵاکان بۆ وڵاتانی ئاسیا لێرەوە هەم تێچوەکان دارەبەزێ بۆ کەمتر لە نیوە تێچووی گواستنەوەی کاڵاکان و هەم بە هەمان شێوە کاتێکی کەمتریشی دەبێت کە لێرەوە عێراق دەچێتەوە تورکیا دوایی بڵێن بۆ دەریای ناوەڕاست و بۆ وڵاتانی ئەوروپا بینە سەر پەراویستنی ئیبراهیم خەلیل ئەگەر ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەرچەند ئێستا سەنگی زۆری لە بەردەمدایە ئەو کاتە دەواازەی ئیبراهیم خەلیل پەراوێز دەکرێت ئێستا ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و تورکیا ساڵانە 15 بۆ 20 ملیار دۆلارە ئەو کاتە عێراق ڕاستەوخۆ ئاڵوگۆڕی بازرگانی لە ڕێگەی دەواازەیەکی نوێ کە پێی دەڵێن دەواازەی ئۆڤاکۆی کە ئەمە خاڵەکەیەتی لێرەوە ڕاستەخۆ ئاڵگۆڕی بازرگانی لەگەڵ عێراق دەکات تەنە 12 کیلۆمەترێکی دێتەوە خاکێرێم دەواازەی ئیبراهیم خەلیل کە دەکەوێتە ئێرە ئەو کاتە پەراوێز دەخرێت کە ئێستا هەموو ئاڵوگۆڕی بازرگانی عێراق تورکیا لە ڕێگەی ئەم دەواازەیەوە دەبێت ئەو دەواازەی نوێ دەواازەی ئۆڤاکۆی 15 کیلۆمەتر لە ئیبراهیم خەلیلەوە دوورە دەکەوێتە سێگۆشەی سنووری عێراق تورکیا سووریا و بەکەوتنە بواری جێبەجێکردنەوە دەواازەی ئیبراهیم خەلیل ڕۆبەڕووی خنکان دەکاتەوە دیارە بەرپرسانی تورکیا زیاتر لەو کاتە بیران لە دەواازەی ئۆڤاکۆ کردەوە دوای ڕفراندۆمی 2017 و ئەو کاتە باسییان لە ڕێگەیەکی بەدیل کرد بۆ ڕێگەی بۆ دەواازەی ئیبراهیم خەلیل بەکەوتنە بواری جێبەجێکردنەوە هەم ئاڵوگۆڕی بازرگانی کەم دەبێتەوە هەم دەواازەی ئیبراهیم خەلیلیش ڕوبەڕووی خنکان دەبێتەوە بەڵە بەرەزان ئەوەی کە بینیتان وردەکاری ڕێگەی گەشەپێدان و بەخوای گەورەتان سپێرین خواتان